سڵاو سەرەتا لە خودی بریکسەوە دەست پێ دەکەین کە کورتکراوەی ناوی 5 وڵاتە ئەندامەکەیە کە 5 هێزی جیهان و بریتین لە رووسیا، چین، هیندستان، بەرازیل و ئەفریقای باشوور. ئەم وڵاتانە 14 ساڵ لەمەوبەر یەکەم لووتکەی خۆیان بەست بە ئامانجی ئەوەی سیستەمی جیهانی بگۆڕن لە تاکجەمسەرەوە بۆ جیهانێکی فرەجەمسەر. لەمەدا ڕوونە کە مەبەستیان کۆتایی بە هەژمونی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بهێنن. سبەینێش گروپەکە لووتکەیەکی دیکە لە جۆهانسبێرگی پایتەختی ئەفریقای باشوور دەبەستن. دروشمی ئەمساڵی لووتکەی بریکس بریتیە لە بریکس و ئەفریقیا، هاوبەشی لە پێناو گەشەکردنێکی خێرا و گەشەپێدانی بەردەوام و فرەیەکی گشتگیر. سەرۆکی وڵاتانی چین، هیندستان، بەرازیل و ئەفریقای باشوور ئامادەی لووتکەکە دەبن. بەڵام ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا بە ئۆنلاین بەشداری دەکات و خۆی ناچێت. ئەمە پەیوەندی بە جەنجی رووسیا و ئۆکراینەوە هەیە. بەو پێی پوتین لەلایەن دادگای باڵای تاوانەکانەوە فەرمانی دەژگیرکردنی هەیە و ئەفریقای باشووریش ئەندامی دادگاکەیە و ناچارە پوتین دەژگیر بکات ئەگەر بێت و سەردانی وڵاتەکەی بکات. بەکۆی گشتی لە لووتکەی بریکسدا 67 سەرۆک و سەرکردەی وڵاتانی جیهان بانگەشت کراون و ئامادەی لووتکەکە دەبن. تەوەرێکی سەرەکی لووتکەکە بریتی دەبێت لە گفتوگۆکردن لەبارەی دروستکردنی دراوێکی هاوبەش بۆ ئەندامانی گروپەکە هاوشێوەی یۆرۆ. هەروەها باس لەوەش دەکەن کە دراوی ناوخۆی لە مامەڵە بازرگانیەکاندا بەکاربهێنن. ئەمان دەیانەوێت لەم ڕێگایانەوە کۆتایی بە هەژمونی چەند ساڵەی دۆلاری ئەمریکی بهێنن. تەوەرێکی دیکە باسکردن لە زیادکردنی ئەندامانی گروپەکە. بەو پێی تاوەکو ئێستا چل وڵات داواکاریان پێشکەش کردووە بۆ ئەوی ببنە ئەندام. وڵاتانی ئەندامی بریکس لەسەر ئاستی جیهان بە وڵاتی زلهێز ناو دەبرێن. دانیشتوانی وڵاتانی ئەندامی بریکس لە 142 دانیشتوانی جیهان پێک دەهێنن. لە 116 بازرگانی جیهان لەلایەن ئەوانە. ئەمە جگە لەوەی لە 123 بەرهەمی گشتی جیهان هی ئەو وڵاتانەیە. ئەوان وەکو خۆیان دەڵێن دەیانەوێت بەهۆی ئەو هێزەی کە هەیەە هاوسەنجێک لە ئابووری و سیاسەتی جیهاندا بهێن نەکایەوە. جیهان لە تاکجەمسەرەوە بکەنە جیهانێکی فرەجەمسەر.